سلاوی گەرمی خۆم و هاوکارانم لە ئێستدیۆ ڕۆژهەڵات تیڤیەوە پێشکەش بە هەموو بینەران و بیسەرانی بەرنامەی گزینگ. بەختەوەرین کە جارێکی تر و بە بەرنمەیەکی تر لە دەستە بەرنمەکانی گزین کە تایبەتە بە پرسی زانستگا و چالاکی خوێندکاران لە کوردستان و ئێران هاتوون و بوونەتە میوانی ماڵەکانتان و هیوادارم تا کۆتایی بەرنمەکە هاوڕێمان بن. هەروەک ئاگادارن ڕۆژانی سێشەمە و چوارشەمەی ڕابردوو مامۆستایانی خوێندنگاکانی سەقز، کرماشان، سنە، مەریوان، بانە، جوانڕۆ، ڕوانسەر و چەند شارێکی تری کوردستانی ڕۆژهەڵات هاوکات لەگەڵ بەشێک لە مامۆستایانی شارەکانی تری ئێران لە ناڕەزایەتی بە دۆخی کار و ژیانیان نەچوونە سەر پۆلەکانی وانەوتنەوە. ڕاگەیاندراوی لەقی مەریوانی ئەنجومەنی سنفی مامۆستایانی کوردستان کە لە کۆبوونەوەی مامۆستایانی مەریواندا لە بەردەم ئیدارەی پەروەردە و ڕاهێنانی حکوومەتی ئیسلامی خوێندرایەوە، داخوازەکانی مامۆستایانی ناڕازی لە نۆ خاڵدا هاتبوو کە لەوانە دەتوانین بە ئازادی چالاکانی سنفی مامۆستایان، هەڵوەشانەوەی حکومەکانی دەستگای قەزایی حکوومەت دژی چالاکانی سنفی مامۆستایان، لە بەرچاوگرتنی بەرابەری جنسیەتی حقوق و مەزایای مامۆستایانی ژن و پیاو، جێبەجێکردنی بەندی پەنجی مادەی 61 یاسای بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاریەکانی وڵات، دامەزراندنی بانک و بیمەی تایبەت بە فەرهەنگیان و دابینکردنی ئەمنیەتی ڕەوانی و پیشەیی مامۆستایان ئاماژە بکەین. مانگرتن و کۆبوونەوەی ناڕەزایی مامۆستایان لە هەلومەرجی ئێستادا لەو بابەتەوە جێگای سەرنجە کە لە 37 ساڵی ڕابردوو و پاش شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 57 ئەمە یەکەم جارەکە مامۆستایان سەرەڕای زەخت و گوشارەکانی حکوومەت بە شێوەی خۆڕسک و بەبێ ڕێخستنی سندیکایی و بە کەڵک وەرگرتن لە زەرفیەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان و SMS و پەیامی وایبەری توانیان ئەو حرەکەتە ناڕەزاییە ڕێکبخەن. مامۆستایان پێشتر و لە ساڵەکانی کۆتایی دەیە هەفتای هەتاوی و نیوەی یەکەمی دەیە هەشتا بە ڕێخستنی ڕێکخراوە گەلی سنفی مامۆستایان کۆبوونەوە و مانگرتنی گەلێکی کەم تا زۆر سەرکەوتویان ئەزمۆن کرد. ڕێکخراوەکانی تایبەت بە مامۆستایان لە ساڵەکانی کۆتایی دەیە هەفتە پێکهات. سندیکا حرفەیەکانی مامۆستایان کە لە ئەدەبیاتی مامۆستایانی ئێران تەشەکوڵە سەرفیەکان ناونراون لە ساڵی 1378 هەتاوی بەمناوە و بە خێرایی لە پارێزگاکان و شارستانەکانی کوردستان و ئێران پێکهات. ئەو سندیکایانە وەکو باقی دامەزراوە مەدەنیەکان لە 16 ساڵی ڕابردوو قۆناغگەلێکی پڕ هەوراز و نشێویان تێپڕاندووە و بۆ چالاکی سنفیەکانی خۆیان تاوانێکی زۆریان داوە. بۆ نمونە ڕەسوڵ بۆداقی ئەندامی شورای ناوەندی کانونی سنفی مامۆستایانی ئێران و بەرپرسی ماڵپەری ئەو کانونە کە ئێستا 6مین ساڵی زیندانی بەبێ مەرەخەسی خۆی دەگوزارێنێت و محمود باقری ئەندامی تری شورای ناوەندی ئەو کانونە کە بە 9 ساڵ زیندان محکوم کراوە لەو چالاکیە سنفیانە بە ئەژماردێن کە تەنیا بەهۆی چالاکیە سنفیەکانیانەوە بە زیندان محکوم کراون. هەروەها لە ساڵانی ڕابردوو دەیان چالاکی سنفی لە پارێزگاکانی کوردستانی ڕۆژهەڵات لەوانە پەیمان نەودینیان لە پارێزگای سنە و محەممەد تەوەکولی لە پارێزگای کرماشان دەست بەسەر زیندان تەعلیق و دوورخستنەوەیان بەسەردا سەپاوە. هەر بەم بۆنەوە تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ قسە و باس لەسەر ناڕەزاییەکانی ئەم دوایانەی مامۆستایان لە کوردستان. بەڵام سەرەتا وەک نەریتی هەمیشەیی بەرنامەکە چەند هەواڵێک سەبارەت بە خوێندکاران لە کوردستان و ئێران دەبینین و دەگەڕێنەوە لاتان بۆ درێژەی بەرنامەکە. مانگرتنی مامۆستایانی خوێندنگاکانی کوردستان. ڕۆژانی سێشەمە و چوارشەمە مامۆستایانی خوێندنگاکانی کرماشان، سنە، سەقز، مەریوان، بانە، جوانڕۆ، ڕوانسەر و چەند شارێکی تری کوردستانی ڕۆژهەڵات لە ناڕەزایەتی بەدۆخی کار و ژیانیان نەچوونە سەر پۆلەکانی وانەوتنەوە. بەپێی هەواڵی گەیشتوو بە ئاسووی ڕۆژهەڵات ڕۆژی چوارشەممە یەکی ڕێبەندان ژمارەیەک لە مامۆستایانی خوێندنگاکانی شاری مەریوان
لە ناڕەزایەتی بە زیاد نەکردنی موچەکانیان لە بەردەم ئیدارەی فێرکردن و بارهێنانی شاری مەریوان دەستیاندایە کۆبوونەوەی ناڕەزایەتی. وەک سەرچاوەی هەواڵەکە باسی کردووە، مامۆستایان لە کۆبوونەوەکەدا خوازیاری زیادکردنی موچەکانیان بوون و هەروەها نیگەرانی خۆیان لە کەمتەرخەمی بەرپرسانی پەیوەندیدار لەمەڕ کاروباری ژیانی مامۆستایانی خوێندنگاکان دەربڕیوە. ئەم کۆبوونەوەیە لە کاتێکدا بووە کە ڕۆژی سێشەممە و چوارشەممە مامۆستایانی خوێندنگاکانی فارابی، ئەندیشە، ئازادگان و نمونە و وەک هەواڵەکان باسییان کردووە لە ڕۆژی چوارشەممە چەندین خوێندنگای دیکەش بە ناڕەزایەتیەکە پەیوەست بوون لە شاری سەقز و لە ناڕەزایەتی بە دۆخی ژیانیان و کەمتەرخەمی بەرپرسانی حکوومەتی لە چارەسەر نەکردنی کێشەکانیان و نەدانی حەقدەست و سەنەواتی شیا و ناکارامەیی وەزارەتی پەروەردە و جێبەجێ نەکردنی بەڵێنەکان و ناڕەزایەتی بە پێگەی مامۆستایانی قوتابخانەکان لە کۆمەلگادا نەڕۆشتنە سەر پۆلەکانی خوێندن. هەر لەو پەیوەندیەدا سەبا شیانی چالاکی فەرەنگی و مەدەنی لە لێدوانێکی تایبەتدا بە ماڵپەڕی باسی وتووە کۆمەڵێکی بەرچاو لە مامۆستایانی چەند قوتابخانەیەکی سنە لە ناڕەزایەتی بە باری گوزەران و ژیانیان و کەمی موچەکانیان ماوەی 2 ڕۆژە لە چوونەسەر پۆلەکانی خوێندن خۆیان بواردووە و ڕایان گەیاندووە هەتا داخوازی و داواکاریەکەیان ڕەچاو نەکرێت دەست لە مانگرتن هەڵناگرن. ئەو چالاکە فەرهەنگیە گوتیشی توێژی مامۆستا لە ئێران و بەتایبەت شار و شارۆچکەکانی کوردستانی ڕۆژهەڵات لە هەمووان زیاتر زەحمەت دەکێشن کەچی کەمترین موچیان پێدەدرێت و لەلایەن دام و دەستگا حکوومەتیەکانەوە ئاوەڕیان لێ نادرێتەوە. بۆ وێنە مامۆستای پۆلی ناوەندی کە خاوەن بڕوانامەی ماستەرە و زیاتر لە 10 ساڵ پێشینەی کاری هەیە نزیک بە 1 ملیۆن تمەن وەردەگرێت کە بەو دۆخەگرانیەی ئەمڕۆی کۆمەڵگەی ئێران بەشی هیچ شتێک ناکات و لە ژیانێکی کۆڵەمەرگیدا دەژین. چەند ساڵ لەمەوە پێشێش مامۆستایانی کوردستان و شارەکانی دیکەی ئێران ناڕەزایەتیەکی بەرین و سەرانسەریان بەهۆی خراپی باری ژیان و گوزەرانیان وەڕێخست کەچی وێ ڕایدانی بەڵێن هەتا ئێستا هیچ هەنگاوێک بۆ وەدیهێنانی ویست و داخوازی مامۆستایان هەڵنەگیراوە. کورتێنانی بودجەی وەزارەتی زانست لە پەیوەندی مادەی خۆراکی خوێندکاران. وەزارەتی زانستی حکوومەتی ئێران لە بەشی دابینکردنی خۆراکی خوێندکاران لەگەڵ 1000 ملیارد ریال کورتێنانی بودجە بەرەو ڕوویە. سەمەد حاجەباری سەرپەرستی گشتی کاروباری خوێندکاران باسی لە کورتێنانی بودجەی 1000 ملیاردی وەزارەتی زانست کردووە. ڕۆژ لەگەڵ ڕۆژ توێژی خوێندکار لە ئێران ڕێژەکەی ڕوو لە زیادبوونە و دەوترێت کە دەوڵەت لەو پەیوەندیەدا پلان و بەرنامەی تۆکمە و تایبەتیدا نەڕشتووە. بەوتەی ئەو بەرپرسە تێچووی خۆراکی خوێندکاران لە ئێران 5000 تمەنە و تەنیا 800 تمەن پارە لە خوێندکاران وەردەگیرێت. ئەمە لە حاڵێکدایە کە خوێندکاران بە بەردەوامی سەبارەت بە خراپی خواردن و زۆری پارەکە ناڕەزایەتیان دەربڕیوە. بە پێی دوایین ئامارەکان نزیک بە 2,400,000 خوێندکار لە زانکۆ دەوڵەتیەکان سەرقاڵی خوێندنن. کچە خوێندکارێکی دەست بەسەرکرا و مانگرتن لە خواردنی ڕاگەیاند. ئاتنا فەرقدانی کچە خوێندکاری دەست بەسەرکرا و کە ئێستا لە بەندیخانەدایە بە نیشانەی سوکایەتی پێکردن و ناڕوونی دۆسیەکەی مانی لە خواردن گرتووە. ئەو خوێندکارە بانگشتی دادگا کراوە و لەلایەن مەئەمورانی دادگاوە لە پێش چاوی دایک و باوکی لێی دراوە و دواتر ڕەوانەی زیندانی قەرچەکی وەرامین کراوە. ئەو کچە خوێندکارە ڕۆژی سێشەممە 23 بەفرانبار بە تەلەفۆنی بە بنەماڵەکەی وتووە مانی لە خواردن گرتووە و لەو بارەیەوە کەمپەینی بەرگری لە زیندانیانی سیاسی بڵاوی کردبوویەوە. ئاتنا پێشتر لەلایەن زانکۆوە ئەستێرەدار کراوە. ئەو خوێندکارە کاوکات چالاکی بواری مافەکانی منداڵانیشە گەلاوێژی ئەمساڵ لەلایەن هێز ئەمنیەتەکان دەستگیر و ڕەوانەی گرتوخانەی ئێڤێنی تاران کرابوو بۆ ماوەی 5 مانگ لە زیندانە بووە. ئەو کچە خوێندکارە دوای ئازادبوونی لە زیندان هەندێ بەڵگەی لەسەر دۆخی خراپی زیندانیانی ژنی نێو بەندیخانەی ئێڤین بڵاو کردەوە.
چارەنووسی چالاکێکی خوێندکاری پێشوو 50 ڕۆژە نادیارە. بە تێپەڕبوونی 50 ڕۆژ لە دەست بەسەرکردنی ئەمیر قولی بنەماڵەی هیچ هەواڵێکیان لە ناوبراو نییە. بە پێی هەواڵی هێرانە بە تێپەڕبوونی 50 ڕۆژ لە دەست بەسەرکردنی ئەمیر قولی بنەماڵەی هیچ زانیاریەکیان لە بارودۆخی ناوبراو نییە. ناوبراو شەوی 10 سەرماوەز دەست بەسەرکرا. بە پێی هەواڵی سەرچاوەیەکی ئاگادار هێزەکان پاش هەڵکوتانە سەر ماڵی ئەمیر قولی و پشکنینی کەلوپەلەکانی بەشێک لە کەلوپەلە شەخسیەکانی ناوبراویان لەگەڵ خۆیان بردووە. لە کاتی ئەم گەڕان و پشکنینەدا باوکی ناوبراو هۆکاری گرتنی کوڕەکەی لە هێز ئەمنیەکان پرسیوە و ئەوانیش لە وەڵامیدا وتویانە شتێک نییە، تەنیا دەیبین تاوەکو وەڵامی چەند پرسیارێکمان بداتەوە، لە زووترین کاتدا دەیگەڕێنینەوە. ئەو سەرچاوەیە لە دواتردا وتوێتی کە ئەمیر تەنیا یەکجار پەیوەندی کورتی لەگەڵ بنەماڵی بووە و تا ئێستا ئیزنی سەردانی بنەماڵیان پێنەداوە. لەگەڵ ئەوەی بنەماڵەکەی تا ئێستاکە هەوڵی زۆریان داوە بۆ زانینی هۆکارەکانی دەست بەسەرکردنی کوڕەکەیان، هیچ هەواڵ و زانیاریەکیان دەست نەکەوتووە. جێگەی ئاماژەیەکە ئەمیر قولی پێشووتر چالاکی خوێندکاری بووە کە پاش چالاکی سیاسیەکانی لە ساڵی 1378 دەست بەسەر و لە زانستگا دەرکرا. بەرپرسانی پەروەردە پۆل لە قوتابیانی مەهاباد و بۆکان وەردەگرن. بەرپرسانی ئیدارەی پەروەردە و بارهێنانی شارەکانی مەهاباد و بۆکان پۆل لە بنەماڵەی قوتابیان وەردەگرن. بە پێی هەواڵی گەیشتوو بە ئاسۆی ڕۆژهەڵات، بەرپرسانی ئیدارەی پەروەردە و بارهێنانی شارەکانی مەهاباد و بۆکان بە هاوکاری کومیتەی ئیمداد پاکەتی تایبەت بە پوڵ کۆکردنەوەیان لەژێر ناوی یارمەتیدان بە کومیتەی ئیمداد بڵاو کردوێتەوە. وەک سەرچاوەی هەواڵەکە باسی کردووە، ئەگەری ئەوە هەیە کە ئەم کارە لە باقی ناوچەکانی دیکەی ئێرانیش پەیڕەو بکرێت و بەرپرسان لەژێر ناوی یارمەتی کاروباری قوتابخانەکان پۆل لە خوێندکاران وەردەگرن و تەحویلی کومیتەی ئیمدادی دەدەن. ئەم گەڵاڵەیە لە شارەکانی مەهاباد و بۆکان 2 ڕۆژە لەلایەن قوتابخانەکانەوە بەڕێوە دەچێت. هێرشی 2 مەئموری چەقۆ بەدەست بۆ سەر چالاکێکی خوێندکاری. کەسانی نەناس شەوانە بە چەقۆ هێرش دەکەنە سەر عەبدوڵڵا مومنی، چالاکی پێشووی خوێندکاری لە تاران. بە پێی هەواڵی ماڵپەڕی کەلیمە، شەوی پێنجشەممە 25 بەفرەنبار 2 مۆتۆرسواری نەناسراو کە لیباسی ڕەشیان لەبەردا بووە لەبەر دەرگای ماڵی شەخسی مومنی کەمین دەکەن و کاتێک ناوبراو دەگاتە بەردەرگا هێرش دەکەنە سەری و بە قورسی برینداری دەکەن. بەوتەی مناڵی مومنی کە چاوی لیان بووە دەڵێت لیباسی ئەو 2 ماتۆرسوارە لە گروپەکانی گوشار و شەرخواز بوون و ماتۆڕەکەشیان ماتۆڕی 1000 بووە. ئەم چالاکی سیاسیە کە لەلایەن کەسانی نەناسراوەوە هێرش کراوەتە سەری، قەفەسەی سینەی بەتوندی بریندار کراوە. جێگەی ئاماژەیە عەبدوڵڵا مومنی دەبیری پێشووی دەفتەری تەحکیمی وەحدەت و وتەبێژی ڕێکخراوەی ئیدارەی تەحکیم بووە کە ماوەیەک پێش ئێستا پاش تێپەڕاندنی 5 ساڵ زیندانی بوون لە زیندان ئازاد کراوە. لەبارەی داخوازیەکانی مامۆستایان لەوانە لە بەرچاوگرتنی بەرابەری جنسیەتی حقوق و مەزایای مامۆستایانی ژن و پیا و جێبەجێکردنی کامڵی یاسای بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاریەکانی وڵات، دامەزراندنی بانک و بیمەی تایبەت بە فەرهەنگیان دەپرسین و داوایان لێ دەکەین لەم بارەوە تەوزیحاتێکی زۆرترمان بۆ بدەن. هەروەکە خۆتان ئاگادارن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەت ڕۆژاری سێشەممە و چوارشەممە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەم هەواڵە بڵاو کراوە کە ئەبێ مامۆستایان ڕۆژانی سێشەممە و چوارشەممە مانگتن سەراسەری ڕابگەێنن. ئەو بوو کە تا حدێک وەڵامێکی جوانیدا و هەموو مامۆستایانم و ئەوانێکە لە قوتابخانەکان وە یا فێرگەخانەکاندا دەستیان کرد بە مانگتن و داخوازیەکانیش لەسەر ئەو بابەتانە بوو کە جنابەت وەکو پرسیان لە پرسی ئەوانە بوو. ئەوە کە خۆتان ئاگادارن لە ساڵانی ڕابردووی جارە و چێشەمانە بووە
بەڵام ئەوەی حەسەن ڕۆحانی وەکو ڕێز جمهوری ئێران هاتووەتە سەرکار قەول و قرارێکی دای ئەو کە بە دیری ئامۆژگەڕۆژی تازەیە قەول و قرارێک درا کە کێشەی معلمان وەختەوە داخوازیانە جێبەجێگی بکرێت بەڵام من ماوەیەکی ساڵ و نیوێکێک لە ڕیاسەتی جمهوری ئاغای حەسەنی ڕۆحانی تێپەڕەدێ تا ئیسا ئەو قەول و قرارێکە درابوو جێبەجێ نەکراوە و هەر ئەو کێشەیە لە نێوی مامۆستایان و لە نێو ئەو کەسانێک کە وەکو فەرهەنگی دەناسرێن هەرما و جێبەجێش نەکراوە ئێمە جگە لەوە کە مەسایلی معیشەتیە حقوق و کێشەی ماڵی کێشەی بەرحاڵ مەسکوونی هەموو معلمەکانمە یا مامۆستایان هەیە کێشایی زۆرتریشمان هەیە بە تایبەت بۆ ئەوانەی کە بەڕاستی نەخۆشن بیمەی تەکنێلیان نییە و پوڵی هیوایچیان یا موچەی هیوایچیان بۆ نامێنێتەوە کە هەزینێ بکەن یا خەرجی بکەن یا دەخڵ خەرجی بکەن لە بابەتی نەخۆشیەکانەوە یەک لە داخوازیەکانی ئەوەی چ بوو کە لە بیمەی تەکنۆلۆژیا بەرحاڵ دووبارە چاوێکی پیا بخشێنەوە و بۆ مامۆستایانە تا کێشەی وایانەی وایە بۆ سەرجەم مامۆستایان لەو ڕێگەیشەوە بەرحاڵ جێبەجێ بکرێت داخوازیەکانیان یەک لە داخوازیەکانیان ئەو بوو بیمە تەکنۆلۆژی بوو دومیان بەرحاڵ لە بینبەردنی مەسایلی جنسیەتی بوو سێوم مەسەلەی معیشەتیان موچە بوو یا چوارەم مەسەلەی مەسکوونی بوو یا خاوەن خانەوەکردن کە بەداخەوە زۆربەی معلمەکانمان ئیسا بێخانۆن کرێنشینن واگەر خانوویشیان پێدەن ئەبێ تا خۆیان ماون و حتا کە دوو پشتیشیان ماوێ ئەشێر کرێ بنەوە یاگەر ماڵێکیان پێدەنێت کە بەنەوی ئاپارتمانی یا شتێکی دیکە ئەبێ حتمما وام بدەنەوە تا دوو پشتی خۆشیان ئەبێت وام بدەنەوە قەرزاری حکوومەتەوە قەرزاری ئەو شوێنە بن کە تێدا خزمەت دەکەن. بەڕای ئێوە ئەم چالاکیی مامۆسایان لە ڕۆژانی ڕابردوو نیشاندەری بوژانەوەیەکی دووبارەیە بۆ دەستپێکردنەوەی چالاکی سنفی و مافخوازیەکانی معلمان لە کوردستان و ئێران یان حکوومەت ئەم جارش بە دەستگیرکردن و هەڕەشەی دەنگی ناڕازی مامۆسایان کب دەکا یان نا داخوازیەکانیان جێبەجێ دەکات. وڵی من ئاگادار بمەوەتە کە خۆشتان ئاگادارن سەرجەم خەڵکی کوردستان ئاگادارن و خەڵکی ئێران ئاگادارن کە ئەو کێشانە لە توێژ بوو لە دەورانی ئەحمەدی نەژادە کە بەداخەوە ئەو مەسایلانەی ئەو مشکلاتانە بەسەر و مامۆستایانە هات لە سندیکا و اتحادیە و کانون وەمانە بەڵام لەم ماوەیەدا کە وردە و دەخەریکە گۆڕانکاری دەبێت لە نێو کانونەکانە نێو اتحادیەکانە نێو سندیکاکانەوە دڵگرنی دڵخۆشی نەختی بەرحاڵ بە وجود هاتووە و بەرحاڵ خەڵکی یانەوێ مامۆستایانی یانەوێت لە ڕێگای مەدەنیەوە پەیگیری مطالبات و مشکلە و بەرحاڵ ئەو مەسایلی خۆیانە بن لەو ڕێگایانەوە لە ڕێگای ڕاکارەکانی قانونی یا یاسایی بەرحاڵ بەرەو پێشن نەتەنها لە ئێرانە دەهی وەختێکە هیچ کەسێ ناتوانێت بە زۆر بەرحاڵ بەرگری بکە لە ئەو شتێکە مافی ئینسانەکانی کە بە تایبەت مامۆستایان بێ شاید بۆ ساڵ و دو ساڵ و سێ ساڵ تا بتوانێت ئەو بۆ شێوازە ئیشەر بە دەستگیرکردن بەرحاڵ بەرابردنی مامۆستای لەسەر کار نەختی بتانێت بیخەونێ بەڵام بۆ هەتایە ناتوانێت ئەو شتە بکرێت لە دەروون نابکرێت چون هەموو بەڕاستی من خەندم خستر دڵەکەم هەمووی مامۆستایان ئاگاداری ئەم مەسەلەنە ئاگاداری ئەم مشکلەنە هەمووی کێشەیان هەیە ئێمە حەزەکەین لە ڕێگای سندیکا و اتحادیەکانەوە بەرحاڵ گروپی خۆمانە بەرەو پێش ببین و تاریخیش بەرحاڵ شکر بۆ خۆ باش بووە مامۆستایانی بەرحاڵ حەزەکەن لە شوێنەکانی خۆیان شوێنەگەشتیەکان و کانونەکان ئەو سەرفەکەی خۆیان بەرحاڵ اتحادیە خۆیان ئەو کارانە بە شێوازی مەدەنی و بە شێوازێکی بەرحاڵ یاسامەند کارەکان خۆیان بەرەو پێش ببن حەزیەکەن بەرحاڵ بۆ شێوە بێ تایسە لە ماوەیەدا کە بە ماوەی ساڵ و نیوێکە بەرز بێ کێشەی ئاوا دروست نەبووە و هەرچەند سندیکا و اتحادیە و ئەو سنفانیەنەش بە تەوری کامڵ بە تەوری ڕەسمی ناتوانێتن نیان و تایسە داخوازیان خۆیان بەسوورەتی ڕەسمی ئەلام نەکردووە بەڵام وردە خەریکە وردەکاریە کردیە و خەریکە گۆڕانکاری بە وجود هیوادارم کە ئەم گۆڕانکاریە ببێتەوەی سەیدان بوتەوەی گۆڕانکاری لە نێوی لابردنی کێشەکانی مامۆستایان و سەرجەم ئەو کەسانێکە وەکو فەرهەنگی شەریکی خزمەتکردن بە منداڵانی وڵات و منداڵانی نیشتمانی خۆیانە. پرسیاری سێهەم لەو بەڕێزە ئەمەیە کە ئایا چالاکیەکانی ئەم دواییانەی مامۆستایان دەتوانێت بەرەو دووبارە ساغکردنەوە و چالاکردنەوەی ڕێکخراوە سنفیەکانی مامۆستایان لەوانە ئەنجومەن و کانونە سنفیەکان بڕوات؟
ڕاستە ئەمە دڵگەرمیکی زۆری خستێنێ و دڵی مامۆسایان کە هاودنگتر بن ساڵ و زمانێکی زوو کام تۆڕە کۆمەڵەتیانە نەبوو کە زۆربەی کەناڵە ڕاگەیاندنەکان نەبوون بەرحەڵ مەتبوعاتێکی ئازادی بوو شێوازەمان نەبوو کەس ئاگای لە یەکتر نەبوو بەڵام هەمووی ئاگادارە لە کێشە مشکلاتەکانی تر هەمووی لە سەر ئەو کێشانە بەرحەڵ زوو ئیطلاع ڕسانی تێکردی ئاگاداری یەکەنەوە کە ئێمە داخوازیمان داخوازی تەنیایی من و ئەو نازان چێتر نیە داخوازی گەشتیە ئەمە مەسەرجم مامۆستایانی ئێران نەگرێتەوە تەنانەت کوردستان یا ڕۆژهەڵاتی کوردستان کوردستانی ئێران نیە ئەمە سەرجم مامۆستایانی ئێرانە کە هەموویان کێشیانەیە بەڵاتی کێشیانەیە ئەمە ناتوانێت بیشارینەوە وەما بووەتە هۆی ئەوەی کە بەڕاستی بەدڵگەرمیەوە دووبارە مامۆستایان بێنە مەیدانەوە و ئیتر من وازانم خۆشیان باشە زانن کە بە دەستگیرکردن و بە هەڕەشەکردن و بەمانە بەرحاڵێکی ماوەی نەماوە دەورانی تێپەڕی و ئەمانی شەخۆ نایەنەوێت کە بربەرەکانەکەن لەگەڵ حکوومەتی ناوەندی ئەمانە ئەمانە داوای مافی خۆیانەکردن زانێکی داوای مافی خۆیدا گەشت بە یاسای وڵاتی خۆی دژ بە حکوومەتی خۆی نیە دژ بە نیشتمانی خۆی نیە ئەمە مافی خۆیەوێ ئەم مافی منە بەکو مامۆستای و کە ئەم ڕۆژە بە شوون 24 ساڵ خزمەتە هیچ شتای کێوێنشینە دەوەتە خاوەن ماڵ یا خاوەن خانەوە بە شوونی 24 ساڵ نەمتوانێت کە بینە تەکنۆلۆژی منداڵەکانم یا خێزانی خۆم جێبەجێبکەم نیمەکە کرێنشینی بکەم مەجبورم برم دەستکرۆشین کە مەجبورم بڕۆم بەنا ببەم حەزایان کاری دیکە ئەمە چۆنا من مەرزی من یا بەرحەڵ مشتی من ئاسانی و بێتەوە تەواوی ژیانی خۆم تەرخان بدەم لە خزمەتکردن بۆ منداڵانی ئەم وڵاتە و نیشتمانی خۆم دیارەوەتی کە من کێشەکانم چارەسەر بکرێ وەلی منداڵەکانی خۆم حەز دەکەم من منداڵەکانی نیشتمانی خۆم دێمە ئەوج دێمە قولت دێمە دۆست ئەم کەتی کە بم کێشەم هەیە وەکەم بەفتەن لە بەرابەری کێشەکانمونەوە دیار ئەم کێشە دواتر بەرحەڵ دەستخرابی لێ بێتەوە ئەم دەستخرابی ئەوێتە هۆی بەرحەڵ کێشە جۆرا زۆر لێ وڵاتە کە ئێمەش حەز ناکەین حەز بکەین ئەو کە مافیەمەیە پەیمان بدرێت ئەو مافیەمەیە مافێکی یاساییە ئێمە مانەوە بەرحەڵ معلم یا مامۆستای وەکو نەگاچی زۆرم بەرحەڵ وڵاتی خۆمان نیشتمانی خۆمانە شغل مسير جوالي ما بشوف بيا بالفروشي حتى بداخل ما داخل انا خديج على فروشي ما يروان يحفظ الانسان كما بيش شويه بيصير خدمته وريد بخاطر يعني يقول غير فروشي يصير بتساني بلدسي وزارتي يا دولة يا حكومة بالحال الشمال وشي الجنوة امس عشان بقى جاري شان سبتي بردني ام او بدني ام او امس عشان حل اما بالحال شي شكل زي كذا خوشان جوانا جرا وحاول من أول كدماء اسمه عندما ويدا باز وبرحال سند جو تحديث وكان شريكا وبدو كان يدين وحاول كان يشتغل جيبتي ومتو يوازن أنت تواروجي كبار بالمهم ومسائل وسطهم أم خوكا كانوا ما مساكين يشحن مدركان كيف نعمله ويوازن أنت بعد كان جوان وقول بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ میوانی ئەم جارەی بەرنامە و هەروەها بۆ ئێوەی بەڕێز و بیسەری بەرنامەی گزینگ ئەم جارێش گەیشتینە کۆتایی یەکێکی دیکە لە ئەڵقە بەرنامەکانی گزینگ تا پێگەیشتنەوەیەکی دیکە هەر شاد و بەختەوەر بن ماڵاوە.